براکانم ئەگەر هەر یەکێک لە ئێمە خوێندکارێک بێت قوتابیەک بێت پێی بوترێت فڵان ڕۆژ تاقیکردنەوەت هەیە چەند پرسیارێکت لێ دەکرێت بەڵام ئاگاداری شتێکی زۆر گرنگ بە یەکەمین پرسیار کە لێت دەکرێت پرسیارێکی زۆر گرنگە ئەگەر وەڵامی ئەو پرسیارەت زانی ئەوە لە وەڵامی هەموو پرسیارەکانی تر زۆر لەگەڵت سەهل دەبن و وا دابنێ کە وەڵامی پرسیاری یەکەمت دایەوە لەوانی تر سەرکەوتوو دەبی بەڵام ئەگەر لە پرسیاری یەکەم بکەوی وەڵامت پێ نەبێ ئەوە بزانە پرسیارەکانی تر یەک لە یەک قورستر ناتوانی وەڵامی بدەیەوە ئەگەر هەر یەکێک لە ئێمە خوێندکارێک بین ئەوامان پێ بوترێ هەموومان دەڵێن دەبێ باشە پرسیاری یەکەم چ بێ ئەو پرسیارە کامەیە کە ئەوەندە گرینگە ئەو پرسیارە کاوەیە کە هەموو پرسیارەکانی تر لەسەر ئەو وەستاون دەگەڕین پرسیار دەکەین هەوڵ دەدەین کۆشش دەکەین بۆ ئەوەی پرسیاری یەکەم بزانین چ پرسیارێک زۆر گرینگە کە لە یەکەم پرسیار دابندرێ ئەوە گەڕای پێت وترا یەکەم پرسیار ئەو پرسیارەیە هەڵوێستت چۆنە هەموومان هەوڵ دەدەین بە باشترین شێوە وەڵامی ئەو پرسیارە بزانین کە لە یەکەم پرسیار لێمان دەکرێت ئەوایە هەمان ئەو نمونەی من بۆم باسکردن پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکدا بۆمان وێنا دەکات بەڵام زۆر جیاوازتر لەوەی کە من بۆ ئێوەم باس کرد چۆن فرمووی پێغەمبەر عەلەیهی الصلاة والسلام أول ما يحاسب به العبد يوم القيامة يحاسب عن صلاته أو في صلاته لروجي قيامت يكمين برسيار كعبد لي بكرت برسياري درباري نوێژەکانی لێ دەکرێت یەکەمین پرسیار لە ڕۆژی قیامەت لێمان بکرێ پرسیار دەکرێت نوێژت کرد یان نە لەگە نوێژەکانت چۆن بووی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەگەر وەڵامی ئەم پرسیارەی دایەوە وەڵامێکی تەواو فەقەد ئەفلەح وەئەنجەح تەواو ئەوە بردیەوە هەموو پرسیارەکانی دواتر هەر هەمووی سەهلن بۆ لەبەرەوەی لە پرسیاری یەکەم وەڵامی دەقیقت پێ بوو ئەگەر لە پرسیاری یەکەم وەڵامی پێ نەبێ ها نوێژ وەڵاهی تەمبەڵ بووم ئاخر زۆر ماندوو بووم منداڵم زۆر بوو لەبەر ئیش و کارەکەم وازت لە نوێشێناوە پرسیاری یەکەم ئەوە لێی کەوتی فەقەد خاب وەخەسیر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەوە تەواو دۆڕاندوویەتی ئەوە کەوتی ئاخر دڵم پاکە آخر من خۆ زینام نەکردووە آخر ئەمن خۆ پیاوم نەکوشتووە آخر ئەمن خۆ دزیم نەکردووە آخر من مەشروبم نەخواردووە بەس ڕاوڕە پرسیاری یەکەم نوێژت کردووە یان نا تو واز لەوانە بێنە جارێ پرسیاری یەکەم نوێژت کرد یان نا واللهی براکانم هیچ گومانمان نەبێ لە ڕۆژی قیامەت یەکەم شت پرسیارمان لێ بکرێ ئەوەیە نوێژت کرد یان نا جا ئازا خوێندکاری زیرەک عەبدی تەواوەتی ئەو کەسەیە کە خۆی حازر دەکات بە وەڵامی ئەو پرسیارە ئەوەش بە چ دەبێ بە ئەنجامدانی نوێژەکانی خۆشەویستەکانم ئێستا ئەم مزگەوتە چەند پایەیەکی هەیە ئەگەر موهەندیسێک بێ بڵێ لەم چەند پایی کەواتیدایە پایەیەکیان پایی ڕئیسیە ئەگەر ئەو پایە ئاگاتان لێ نەبێ ئەو پایە نەمێنێ ممکینە ڕێک مزگەوتەکە بتەپێ معرەزن بۆەوەی بەسەرتاندا بڕمێت ئایا زۆر هۆشیار نابین کاکە ئەو پایەتان زۆر ئاگا لێبێ زۆر بە مەزبوطی دروستیکەن ئاگاتان لێبێ خۆی لێ نەدەن بە شتێک بۆی کەوا بریندار نەبێت چونکە تەرکیزت لەسەر ئەوەیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی ئەسسەڵاة عەموود الدین نوێژ ڕاگری دینە کە ڕاگرەکەی نەما بترسە دینەکەت بتەپێ برای خۆشەویست خۆشەویستەکانم نوێژ عیبادەتێک نییە لە ناو ئیسلام داهێنرابێ ها یعنی بەس عیبادەتێک بێ ئێمەی ئومەی ئیسلامی ڕوومان تێکرا بێ نوێژ بکەن نەخێر بڕۆ بە پێغەمبەراندا سیر بکە میلەتانی پێشوو خوای پەروەردگاری یەک بە یەکی پێغەمبەران فەرمانیان پێ دەکا بە نوێژ
بە هەزرا بگرین بۆی کەوا بزانین نوێژ عیبادەتێکە زۆر گرینگە بۆیە خوای پەروەردگار فەرمان بە هەموو پێغەمبەران دەکات تەماشای پێغەمبەری یونوس بکەن سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کاتێک کە حوتەکە قوتیدا خوای گەورە دەفەرمێ فلولا أنه كان من المسبحين للبث في بطنه إلى يوم يبعثون ئەگەر یونس سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ پێشتر لەوانە نەبوایە من المسبحين مسبحين چێن ئیمامی تەبەری لە تەفسیرەکەیدا لە ئیبن عەباسەوە ڕەزای خوای گەورە لە خۆی و لە باوکی و هەروەها لە سەعیدی کوڕی جوبەیرەوە هەروەها لە قەتادەوە دەیهێنێ دەفەرمێ واتە من المصلين ئەگەر یونس لە نوێژکەران نەبوایە واتە نوێژی نەکرد بایە یعنی کەسێک نەبووە لەوەی کەوا ئەو عەبدانەی کەوا نوێژمان بۆ دەکەن ئەویش ئاوای نەکرد با نوێژی نەکرد با هەتا ڕۆژی قیامەت هەتا ڕۆژی زیندووبوونەوە لە ناوسکی ئەو حوتە دەمایەوە بەڵام نوێژ ئەنجامدانەکەی بوو بە هۆکارێک لە کاتی ناڕەحەتیدا خوای گەورە بە فریای کەوت با سەیری پێغەمبەر ئیبراهیم بکەین سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت کاتێکەوە هاجرە خاتوونی خێزانی لەگەڵ ئیسماعیلی کوڕی لەو بیابانە چۆڵەی دەشتی مەکە بەجێ دێڵێ دەفەرمێ ربنا إني أسكنت من ذريتي بواد غير ذي زرع عند بيتك المحرم ربنا ليقيموا الصلاة أي خواهي پروردگار من مالو مناڵەکەم لە شوێنێک بەجێهێشتووە نەسەوزایی لێیە شوێنێکی لێ نییەکەوە جێ کشت و کاڵ بێت بۆچی لای ماڵە حەرامکراوەکەت بەجێم هێشتوون ليقيموا الصلاة أي پروردگار بۆ ئەوەی نوێژت بۆ ئەنجام بدەن زانانی تەفسیر دەفەرمون بۆچی هیچی تری باز نەکرد بەس نوێش دەفەرمێ لەبەر ئەوەی هیچ عملێکی تر نییە ئەفزەڵتر و باشتر لە نوێش بۆیە لەنا ئەو هەموو عمل و کردەوەیە بەس باسی نوێژی کرد پێغەمبەر ئیبراهیم سەیری ئیسماعیلی کوڕی بکەن پەروەردگارمان دەفەرمێ وكان يأمر أهله بالصلاة إسماعيل سلامي خواي پروردگاري لسر بي أمري بأهل بيتكي دكر بنويش سيري إسحاق كين وأوحينا إليهم فعل الخيرات وإقام الصلاة وحي من كردو بولايان بولاي پیغمبر إسحاق سلامي خواي پروردگاري لسر بي بولاي أوانيك وشويني كوتون فعل الخيرات كاري چاك بكن وإقام الصلاة وحيمان بيكردون كوان نوش أنجام بدات وإقام الصلاة أنجام داني نوش كواتبرا كانم أوهر ديني يمنية پیغمبران سلام بخوايان اللي بهموي داوي نوش كردنيان اللي كراو كاتك پیغمبر شعيب بانقي قومكي كرد بووي كوا خواب برسن بتنها چانوت يا شعيب أصلاتك تأمرك أن نترك ما يعبد آباؤنا أو أي شعيب نوجكت أمرت بيدكا كوا بإما بليك إما واز لبرستني أو بتانا بين كوا باوكمانو با بيرمانو با بيري با بيرمان بويان بجيهشتوين صلاتك نوجكت أي شعيب كواتب پیغمبر شعيب أهل نويج وبراي خوشويست باسي پیغمبر موسى فاستمع لما يوحى أي موسى ويرى بقرة وحيد بو ذكره وحي كشية إنني أنا الله لا إله إلا أنا فاعبدني أي موسى من الله خواهي پروردگار أوا وحي بوكرت أي موسى من الله غير من هيج برسلابك بحقنية شايستي برسن بي وأقم الصلاة لذكري لێرە دیسان فەرمانی نوێژی پێدەکا بە پێغەمبەر موسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێت سەیری پێغەمبەر عیسا بکەین لە ناو بێشکەدایە شیرەخۆرەیە کاتێککە بە قسە دێ یەکێک لە قسەکانی وأوصاني بالصلاة والزكاة ما دمت حيا پەروەردگارم ئەمری پێکردووم بە ئەنجامدانی نوێژ و بە ئەنجامدانی زەکات کە زەکات بدەن هەتا لە ژیاندا مابم هەتا لە ژیاندا بم ئەوە پەروەردگارە مۆسیەتی پێکردووم بە ئەنجامدانی نوێژ ئەوە پێغەمبەر عیسا سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ سەیری پێغەمبەر زەکەریا بکەین
فنادته الملائكة ملائكة كان بانجي پیغمبر زكريا ينكرت لچ كاتيك دابو وهو قائم يصلي في المحراب لو كاتدا كبيغمبر زكريا لشويني نوشكردنكي خريكي نوشكردن بو دقت بگرن براي خوشويست او همو پیغمبران بويا بابزانين دين اسلام كدلين ديني پیغمبرانه بله ديني پیغمبرانه اوش تيگني تنها لاسلام دا تاكيد لسر كرابته كنويجه بلكو همو پیغمبران او عبادته قوريان بي وتراوه كدبين نوش بكن امش بو لبر قوري او عبادته علامتي عبدايتي عبد بورانبر بخواي پروردگار كانجامي بدا لسورة مريم خواي پروردگار كباسي پیغمبران دكا لدواي او لآيتي پنجاونو او جا باسي جيلك دكا كبدواي پیغمبران دادين فخلف من بعدهم خلف أضاعوا الصلاة واتبعوا الشهوات فسوف يلقون غيا دفرمي بدواي پیغمبران جيلك تردين أضاعوا الصلاة نوجا كان بضايع ددن جي بينادن بيز نوجا دوي دكا سي دكا هرنايكا واتبعوا الشهوات وشوين هوا وآرزويان دكون تماشا دكي گنجيكا پیاوێکە دەستی لەگە ئافەتێک تێکەڵ کردووە تەواو ئەو دەست تێکەڵکردنە یەکسەوای لێ دەکا واز لە نوێژ و هەموو شتێک دێنێ بۆ چونکە ئین الصەلاة تەنها عن الفەحشاء والمنکر نوێژ ئەمرت پێ دەکات لە خراپە بگەڕێەوە نەهید لێ دەکات لە خراپە بگەڕێەوە نەهید لێ دەکات خراپە نەکەی بەس کە نوێژ نەبوو معەڕەزی هەموو خراپەیەک بکەی جا مەڵێ فڵان فڵان کەس نوێژیش دەکا و دزیش دەکا فڵان کەس نوێژ دەکا و غەشیش دەکا من زۆر لە فڵان کەس باشترم بەخوا براکەم وانییە واللهی وانییە کام تاوانی بە مێشکت دادێ جگە لە شرک و نیفاق جگە لە شرک و نیفاق شرکی بچووک و گەورە بیرکەوە قەتلت زۆر بەلاوە گەورەیە زینان زۆر بەلاوە گەورەیە مەشروب خواردن زۆر بەلاوە گەورەیە دزی زۆر بەلاوە گەورەیە کامی تۆ بەلاتەوە گەورەیە نوێژ نەکردن لە هەمویان خراپترە یعنی هەر هەمووی بەلایەکی نوێژ نەکردن بەتاقدە بەلایەکی ئەو جا مەڵێ وەڵا کاکە من دڵیشم پاکە و نوێژش ناکەم وان نییە برای خۆشەویستم ئەوە قیاسێکی هەوا و ئارەزوی خۆتە ئەگەرنا لە شەرعدا ئاوا نییە فسوف يلقون غيا خوا دەفەرمێ ئاوانەی کە نوێژەکانیان بەضایع دەدەن لە داهاتوودا دەکرێنە ناو دۆڵێکی جەهەنەمەوە ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين أو بو هاتونا ناو دولي سقر ولا جهنم أو استكن ليردا يك والله يكمين والله ينسيا إما لبرا ويلا دنيا نجمان نذكر بوي إسا إيرا جيغا كمان شن هرشيكي ترلا شن حديثك بإذن إخوة لو تاردون باسي دكين خايقر هدايات ما مدى آمين والحمد لله رب العالمين الحمد لله ثم الحمد لله لا توفيق ولا اعتصام إلا بالله عليه توكلت وإليه أنيب براكانم دەزانن علامەتی ئیسلامەتی من و تۆ نوێژەکانمانە پێغەمبەر عليه الصلاة والسلام فەرمووی من صلى صلاتنا واستقبل قبلتنا وأكل ذبيحتنا فذلك المسلم فەرمووی هەر کەسێک پێنج نوێژە فەرزەکەمان بکات ڕوو بکاتە قیبلەکەمان ئیوا هەیە براگیان تەمەنی گەشتۆتە 25 ساڵ نازانە قیبلە لەکوێیە 30 ساڵ نازانە قیبلە لەکوێیە الحەمدولله لە وڵاتی ئێمە ئەوە کەمە بەس ئاوردەوە بە دەروژیرانت لە وڵاتەکانی تر بزانە هەیە یان نە هەر کەسێک پێنج نوێژە فەرزەکەمان بکات ڕوو بکاتە قیبلەکەمان سەربڕاوی دەستمان بخوات فذلك المسلم ئەوە مسلیمە مسلمانە علامەتی ئیسلامەتی ئێمە نوێژە ڕووکردنە قیبلەیە جاکە نوێژمان نەبێ آخر بەچی دەڵێ من مسلمانم کوا تەسلیم بوونت بخوا پێم بڵێ عەبدوڵای کوڕی مەسعود ڕزای خوای پەروەردگاری لێ بەدێ فەرموو من صره أن يلقى الله غدا مسلما هەر کەسێک پێی خۆشە کە بەیانی لە ڕۆژی قیامەت بگاتەوە بەخوای پەروەردگار بە مسلمانی چی پێی خۆشە بەیانی کە گەیشتەوە لە بەرامبەر خوا وەستا بە مسلمانی بگاتەوە بخوا هەموومان فەرمووی دەی هەر کەسێک پێی خۆشە ئاوا بێ فليحافظ على هؤلاء الصلوات حيث ينادى بهن فەرمووی دەی با پارێزگاری لەو پێنج نوێژە فەرزە بکات
هەر کاتێک بانگی بۆ درا وتەجوابی بانگەکە بداتەوە بچێ نوێژەکانی بە جەماعەت بکات کێ دەیەوێت بە مسلمانی بگاتەوە بەخوا هەمومان دەی ئەوە سەحابەیە ئاوا تێگەیشتووە فەرمووی با پارێزگاری لەم پێنج نوێژە فەرزە بکات کاتێک بانگ دەدرێ و مەزانە لەگەڵ توێنێ لەگەڵ توێتی برای خۆشەویست ئەی لەگەڵ چیەتی جاگە من نەچم و تۆ نەچی و ئەویش نە ئەدی بانگی چێ دەکا و بانگە بۆ هەیە باشە مزگەوت بۆ هەیە بەس بۆ جومعان وانێ براگیان پێنج فەرز بانگ دەکرێن وەرن بۆ سەرفرازی بۆیە براکانم خەریکە وای لێبێن نوێژ نەکردن ببێتە شتێکی ئاسایی لە ناو ئومەی ئیسلامیدا بەخوا زۆر خەتەرە والله سەحابە قەولی زۆر توند و زۆر هەڕەشە لەو مۆزوعەدا بۆ ئێمە نەقل کراوە لەیانەوە هەر عەبدوڵڵای کوڕی مەسعود دەیفەرموو لا دینە لمن لا سەڵاتە لە ئیمامی ئەلبانی بە حەسەنی داناوە دەیفەرموو دین بۆ کەسێک نییە کە نوێژی نییە ئەوەندە بە خەتەری نەقلیان کردووە بۆمان ئاوە ترسناک بۆ لەلایەن ئیمامی عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێ دەیفەرموو ولا حظ في الإسلام لمن ترك الصلاة ئەو کەسەی واز لە نوێژ دێنێ و نوێژ ناکە بەشی بە ئیسلامەتیەوە نەماوە ئەوەندە خەتەرە ئەوە ئەو حەدیسەم بیرکەوتەوە ئیمامی عومەریش هەر لەوێوە ئەوەی بۆمان باز دەکا و لەوێوە ئەو قسەی هەڵێنجاوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ مسلمان یەک بە یەک دینداریەکەی لێ دەبێتەوە ئاخر شت کە لێی بۆ نوێژەکەیەتی تەواو جاگە مسلمان نوێژ نەکا تەواو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئاخر شت نوێژەکەیەتی زۆر خەتەرە براکانم بەخوا زۆر خەتەرە برا وەڵڵە سادە نییە ئەگەر ڕۆیشتینەوە بە کوڕەکەمان بە کچەکەمان بە خێزانەکەمان بڵێن وەرە وەرە تو دەزانی لە چ موسیبەتێکدا بووی تا ئێستا براکانم سەری ئەم حەدیسە بکەن ئیمامی ئەحمەد لە موسنەدەکەیدا هێناوێتی ئیمامی مالک لە مەوتیئەکەیدا هێناوێتی و هەروەها ئیمامی نەسائی لە سونەنەکەیدا هێناوێتی و ئیمامی ئەلبانی دەفەرمێ حەدیسێکی صحیحە محجەنی ئەسلەمی یەکێکە لە هاوڵانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕۆژێکیان لە مەجلیسێک بوو کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لەو مەجلیسە بوو بانگ درا و قامەت کرا بۆ نوێژ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام چوو نوێژی کرد و کە گەڕایەوە تەماشای کرد محجەن هەر دانیشتووە لە مەجلیسەکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوا لەگەڵم بە تەرکیز بن ئەم قسەیە فەرمووی ما منعك أن تصلي ئەوە چ شتێک ڕێی لە تۆ گرکەوە نوێژ بکەی ئەلەستە بڕەجولی مسلم ئایا تۆ پیاوێکی مسلمان نی گوێ ڕاگرن ئەم قسەیە ئەلەستە بڕەجولی مسلم ئایا تۆ پیاوێکی مسلمان نی بەرە وەڵام مامۆستا باوەڕم بەخوا هەیە باوەڕم بە قورئان هەیە باوەڕم بە ئیسلام هەیە باوەڕم هەیە نوێژ وایە ئەلەستە بڕەجولی مسلم ئەی بۆ نوێژ ناکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئاوای پێفەرموو دەی تۆ پیاوێکی مسلمانی بۆ نوێژت نەکرد ئەو سەحابە بەڕێزە دوای ڕوونی کردەوە عوزرەکەی چی بووە بەس ئەوەی مەبەستمە ئەوەیە ئەلەستە بڕەجولی مسلم ئەوە قسەی مامۆستا هەژار نییە حەدیسە ئایا تۆ پیاوێکی مسلمانی نوێژ ناکەی بۆی براکانم با لە خۆمان بترسین بەخوا کە کەم تەرخەمی لە نوێژەکەم با لە خۆمان بترسین مەڵە مامۆستا من چواران دەکەم بەس نوێژی بەیانیان نا وانییە برا وانییە ئەوە بوو ئەگەر کەسێک تۆ 100 دیناری بە قەرز بدەیت دوای بڵێ لەو 100 ئەمن 90,000 بۆ هێناوی 100 بۆ نەهێناوی لەو 10,000 خۆت خۆش دەبی خۆش نابی بۆ دڵی 100 داوە بە قەرز خوا فەرمانی 5 نوێژی لەسەر واجب کردووی 5 نوێژ فەرمانی 5 نوێژی پێ کردووی تۆ چوارام کە یەکی نەکەی برای خۆشەویستم هەندێک لە زانایان دەفەرمون ئەو کەسەی کە یەک نوێژیش ناکا با لە خۆی بترسێ لەوەی کەوا لە ڕیزی نوێشکەران حسابی بۆ بکرێ خوا پەنامان بدە بۆیە خۆشەویستەکانم بۆچی ئەم وتارەمدا لەبەر ئەوەی واللهی دینداری ئەو کەسێک کە نوێژ ناکا لە خەتەریاتدایە و وای لێ هاتووە بۆ تەشتێکی سادە لای مسلمانان بۆیە بەداخەوە چەند کەسەیە پرسیاری لێ دەکەی نوێژ دەکەی وەڵی مامۆستا من ئەوەی ناکەم باسی نوێژەکەی لێ دەکەی ناتوانێت جواب بداتەوە لەبەرەوەی نایکە برایانی بەڕێزم با بەخەم قیامەتمانەوە بین یەکەم پرسیار وتم نوێژە لەوە دەربچی ئینجا سەلامەتی لەوە بکەوی خەتەرە گوێ لەم حەدیسە باڕا بگرین دیکەمە ئاخر حەدیسی وتارەکە ئەبوو یەعلا لە موسەدەکەیدا حەدیسێک من بۆ نەقڵ دەکا بە سەنەدێکی حەسەن و ئیمامی تەبەرانیش
بهمان شيء والروايات يم حديثي كردو إمامي الباني دفرمي حديثك حسنة دفرمي أن النبي صلى الله عليه وسلم رأى رجلا لا يتم ركوعه پیغمبر عليه الصلاة والسلام پیاوێکی بینی لە دوایی دەفەرمێ وهو يصلي ئەو پیاوە نوێژی دەکرد بەڵام لا يتم ركوعه ڕکوعەکەی تەواو نەبوو سەجدەکەی تەواو نەبوو دەچوو بۆ سوزدە وەکو چۆن تیر ئاوە دەندوک لە زەوی دەدا ئاوە ڕکوعەکەی ڕانەدەوەستا دەچوو یەکسە هەڵدەستایەوە پیغمبر عليه الصلاة والسلام کە ئەمەی بینی آخر ئاوا فێری ئومەتەکەی نەکردووە فێری نەکردو ئاوا نوێژ بکە بەپەلەپەل ئیوا هەیە سێ ڕکعات دەکا لەگەڵ ڕکعاتێکت سێ ڕکعات لەگەڵ ڕکعاتێکت خۆیان دەبێت چ بڵێ ئەوە دەبێت بزانێت چ دەڵێ دەبێت بزانێ ئەوە بۆ چ ئەو نوێژە دەکا پیغمبر عليه الصلاة والسلام كأوي بيني فرموي لو مات هذا على ما هو عليه لمات على غير ملة محمد عليه الصلاة والسلام دي قد بقرن چند دهر شيء جوري فرموي اگر آوا لسر أو بمرك يسا أوان أو نجان أوادك أو كمردوه لسر ربازي پیغمبر محمد ملتكي نبو عليه الصلاة والسلام أما هرشيشي قوريه خۆشەویستەکانم بزانە چۆن نوێژ دەکەی بزانە چۆن نوێژ دەکەی جا من لێرەوە ئەو حەدیسم بۆ چ باس کرد تخۆ ئەوە هەڕەشە بێ بۆ کەسێک کە نوێژەکەی تەواو نیە هەر لە کۆڵ خۆی دەکاتەوە ئەی کەسێک کە هەر نوێژێ ناکە دەبێت پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام چی پێ بڵێ خۆشەویستەکانم شیعاری ئیسلامەتی و دینەکەی ئێمە و نوێژە و جەماعەتە و مزگەوتە براکانم با دەست بەو شیعارەوە بگرین با شانازی بە دینەکەمانەوە بکەین بەچی دیارە شانازی بکەی بەوە کەوا بڵێی من مسلمانم لە هەوێکەت نووسراوە مسلمان دەی نوێژت پێوە نابینن بانگ دەدرێ وەکو لەگەڵ تۆی نەبێ ئەخر نابێ برای خۆشەویستم نابێ بۆیە ئەم چەند حەدیسە براکانم چەند حەدیسێکن هەڵم هێنجاون دەناخۆ چەند حەدیسی تر من چەند وتاریتم لەسەر نوێژ باس کردو بۆتان چەند هەڕەشەی زۆر خەتەر و ترسناک لەسەر حەدیسی تردا هاتووە بەس ئەوانەی باسم کرد دووبارەی ئەو حەدیسانە نین کە پێشتر لە وتارەکانی ماوەکانی ڕابردوو ساڵەکانی ڕابردوو بۆم باس کردوون بۆیە براکانم پێویستە بە خۆماندا بچینەوە مەڵێ خەو خۆشە بەخوا براکانم بەهەشت گران بەهایە بە ئاسانی بەدەست نایەت جەهەنەم ترسناکە و ناڕەحەت و ناخۆش لەبەر دوو خاڵیش ئەم وتارم باس کرد خاڵی یەکەم بۆ ئەوەی براکانم کە کشەکەتدا بە کەسێک یەکەم جار لەوە بپێچەوە بزانە نوێژ دەکایان نا برای خۆشەویستم کە ویست ئافەتێک بکەی بە خێزانت بزانە ئەو ئافەتە نوێژ دەکایان نا چکە سبێن دەبێتە مامۆستای مناڵەکانت لەوانەیە کەسێک کە نوێژ ناکە کەس نەبوو بێ پێی بڵێ نوێژ بکە باوکی وای پێ نەوتووە دایکی وای پێ نەوتووە نەسیحەتکارێکی نەبووە بۆیە ڕەحمەتی خوامان لێبێ با ئاگامان لە نوێژەکانمان بێ لەبەر ئەم خاڵێکەوە خەڵکێکی زۆر هەیە بەداخەوە زۆر کەم تەرخەمی لە نوێژەکانی دەکا جایا ئەوە تا چەندانەیەکی دەکا و ئەوی تر ناکەیە هەر نایکە خاڵی دووەم مەبەستم بوو چەند بابەتێکی گرنگ و چەند ئاگادارکردنەوەیەکی گرنگ دەربارەی دەستنوێژ و غوسل و کۆمەڵێک ئەو بابەتانە کە هەر یەکێک لەوانەش تەواو نەبێ ئەو نوێژە تەواو نێ کە نوێژ تەواو نەبوو خوا قبوڵی ناکە ئەمە مقدمەیەک بوو بۆ ئەوەی ئەگە کەسێک بڕیار بدا نوێژەکەی زۆر بپارێزێ و ئاگای لێبێت ئەوە دەبێت پارێزگاری لە چەند شتی تر بکە بە ئیزنی خوا لە وتارەکانی داهاتوو باسی ئەو خاڵانە دەکەین خوای پەروەردگار هیدایەتی هەموو لایەکمان بدە داوای لێ دەکەین خوای پەروەردگار هیدایەتی گەنجەکانمان بدەیت یا رب العالمین ئەوانەی کەوا تەوبەیان کردووە و گەڕاونەوە بۆ لای تۆ خوایە زیاتر پێچەسپاویان بکەی لەسەر دینداری و ئیمان و ئیسلامەتی و نوێژ پەروەردگار ئەوانەی کەوا تا ئێستا نەگەڕاونەتەوە یا ڕەبی خوایە دڵیان نەرم کەی خوایە بیان ژێڕیەوە بۆ لای دینەکەت پەروەردگار گەنجەکانمان وا لێ بکەی ئەوەندە بترسن لە تۆ ئەوەندە بترسن لە سزای تۆ گرنگترین شت بە بەهاترین شت لەلایەن نوێژەکانیان بێ بۆ هیچ شتێک واز لە نوێژەکانیان نەهێنن یا ڕەبی خوای پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەی پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەی پەروەردگار شیفای نەخۆشەکانمان بدەی یا رب العالمین ئەوانەی کەوا کێشەیان هەیە یا ڕەبی خوای پەروەردگار کێشەکەیان لەسەر لا ببەی خوای ئەوانەی کەوا ناکۆکن خوایە ناکۆکی لە بینیان هەڵبگری آمين والحمد لله رب العالمين أقول قولي هذا
وأستغفر الله لي ولكم ولسائر المسلمين من كل ذنب فاستغفروه. قوموا إلى صلاتكم.